31 ساڵ بە سەر ڕاپەڕینی خەڵکی خورماتوو تێدەپەڕێت کە تیایدا هاوڵاتیانی شارەکە و حزب و لایەنە سیاسی کوردستانیەکان هاوشان لەگەڵ ناوچەکانی دیکەی کوردستان دژی سەمی ڕژەمی بەعسووەستانەوە. بەرپرسی ئەنجومەنی کۆمەڵی دادگەری کە هاوکات بەشداربووی ڕاپەڕینەکەی خورماتوو لە ڕیزی پێشمەرگەکانی ڕابوونی ئیسلامی بووە دەڵێت ئەگەر هێزی ئیسلامی لە پێشەوەی هێزەکانی دیکە نەبوو بێت ئەوە هاوشانی هێزە کوردستانیەکانی دیکە لە ڕاپەڕینی خورماتوو ڕۆڵی کارا و گرنگی هەبوو. پێشمەرگەکانی ڕابوونی ئیسلامی دەورێکی کارایان هەبووە و حتا ئێمە شەهیدمانیش هەیە. یەک دوو برامان لەو بەرەنگارە بوونەوەدا کە لەگەڵ سەربازە عێراقیەکانە بە شەڕ هاتوون دوو برامان شەهید بووە لەو شەڕ و پێکدادانەدا. بۆیە ڕابوونی ئیسلامی و کۆمەڵی دادگەری ئەگەر لە پێش حیزبەکانیشەوە نەبوو بێت لە پێش حیزبە کوردستانیەکانیشەوە نەبوو لە دوایانە نەبووە. شان بەشانی ئەوان لەو ڕاپەڕینەدا دەوری بینێ و هەتا یعنی من یەکێک بوومە لە بریندارەکان و پێشمەرگەکانی ڕابوونی ئیسلامی و کادرە دڵسۆزەکانی بەشی تەندروستی ڕابوونی ئیسلامی ئاخر کەس بوونە دەچوونە لە شار. یادی ڕاپەڕینی خەڵکی خورماتوو لە کاتێکدایە باهۆی حکومڕانی خراپی حزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی ئەو ناوچانە بە تەواوی بێ ئومێد بوون. من تعبیر لە خەڵکی خورماتووەکەم و هەمان شێوە لە شنگال و حتا خانقینیش تەوەقعەکەم ئەمە هەڵوێستیان بێ گەینشتا ئەو قەناعەتەی کە ئەم دەسەڵاتەی لە هەرێم هەیە نەتوانیەتی کوردی ناوچە دابڕاوەکان بە کوردی خۆی بزانێن نەشتوانیەتی دەسەڵاتێکی باش بێ بۆ هەوڵە هاو نیشتیمانیەکانی خۆی. جا ئێمە لە یادی 31 ساڵی ڕاپەڕیندا چۆن تعبیر لەوە بکەم کە بڵێن پەشیمانین لەوەی کە کردمانە، ینی گەیشتنێتە ئەو قەناعەتە ئەو ناومێدەی کە پەشیمانین. بەداخەوە ئێمە خەڵکی خورماتوو ئەوەی دڵگرانمانەکە لە یادی ڕاپەڕینە قوربانی زۆرماندا قوربانیە زۆرماندا دڵگرانین کەسە دڵسۆز و قارەمانەکانمان لەدەستدا، بەڵام پەیامەکەمان نەگەیشت. ئێمە ڕاپەڕینمان کرد بۆ نەمان کرد دوای ڕاپەڕین کورتکوژیوە دواوە بێت، دوای ڕاپەڕین سیوەکی ئابیوە دواوە بێت، دوای ڕاپەڕین 16 ئۆکتۆبەریوە دواوە بێت. ئێمە ڕاپەڕینمان بۆ نەکرد سەرۆت و سامانی ئەم ملەتە بە تاڵان بدزرێ و بدرێتە دەوڵەتەکانی بێگانە. ئێمە ڕاپەڕینمان کرد بۆەوەی بژین سەربەرزا نەبژین سەرفرازا نەبژین، بەڵام بەداخەوە پەیامەکەمان نەگەیشت. بۆیە داوا لە خەڵکی کوردستانەکەم و لە خورماتوش هەوڵ بدەن تێبکۆشین، نەیەڵین ئەم وەزعە سەقەتە ئەم وەزعە نالەبارە ئاوها بڕات. دوای 31 ساڵ لە ڕاپەڕینی خورماتوو دوای 14 ساڵیش لە دەسەڵاتی خۆماڵی کوردی ئێستا دانیشتوانی ناوچە جێناکۆکەکان بەبێ ئومێدیەوە دەڕواننە داهاتووی ئەو ناوچانە و پێیان وایە ئەگەر دەسەڵاتی کوردی بەم جۆرەی ئێستای بەردەوام بێت ئەوەشی لە دوای ڕاپەڕینەوە بەرهەم هاتووە لە دەست دەدرێت. چیانووری کەناڵی پەیام، خورماتوو.